لارچوەکەن و بینەری زوو منەم کاتان باش ئەمڕۆ بەشێک لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر پێشنیازی پارتی دیموکراتی کوردستان لە پیرمان کۆبوونەوە پەیوەست بوو بە هەنگاوی نوێی بەغداد بەرامبەر بە هەرێمی کوردستان لەبارەی نەناردنی موچە دیارە لایەنەکان دوای کۆبوونەوە کە ڕاگەندراوێکی دیاریکراویان هەبوو هەنگاوەکە بە سیاسی ئەزانن بە دڵنیاییەوە و ئەشلەن دژی قەوارەی سیاسی و یاسایی هەرێمی کوردستانە ئەڵێن گفتوگۆ باشترین بژاردەیە بەڵام بژاردەکانی دیکەش بە دڵنیاییەوە لە بەردەمماندا ئەیبینی کراوە ئەکرێ بژاردەکانی دیکە چی بێ بە دڵنیاییەوە لە کاتێکە قسە هەیە لەبارەی ئەگەری جۆرێک لە کرانەوە لەم کێشە لەم گرفتەیە کرانەوەکەش پەیوەستە بۆی کە بۆی هەیە بەغدا موچی ئەم مانگە بە قەرز بنێرێ بەڵام ڕاستی چارەسەرێکی ئاوا بە دڵنیاییەوە کاتیە چونکە گرفتەکان لەوە گەورەترن و ئیتر پێویستیان بە هەنگاوی زۆر زۆر بنەڕەتی و ڕادیکال و ڕاشکاو هەیە هەم لە هەرێمی کوردستانەوە هەم لە بەغدادەوە وەکو ئەڵێ ڕاستیەکەی ئیترم دۆخە لە بین هەرێمی کوردستان و بەغدا گەی تەواو ئەبێ بەلایە کاپکەوێ ئەم بەلاکەوتنە چییە چۆنە هەرێمی کوردستانە بێت چی بکە و بەغدا چی بکە بۆ ئەوەی هەردوو لا بگەن بە ڕێکەوتن و ئەمە بەردەوام نەبێ بە گرفتی دیاریکراوی بینی عێراقێکی فیدرالی و هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە چونکە خۆتان نەزانن لە ناوچەکە پێشهاتی دیاریکراو هەن و ئەمڕۆژ لایەنە کوردستانیەکان ئەوانەی کە کۆبوونەوە لە پیرمان لەو بارەیەوە ئاماژەیەکی دیاریکراویان ناوە بۆی کە ئەم هەنگاوەی بەغا نەخوێندنەوەیە یان نادیدەگرتنی هەموو پێشهاتانن کە لە ناوچەکە ڕوئێن بەرحاڵ قەرار بوو ڕاستیەکەی لە کۆبوونەوەکەیە یان وا بڕیار بوو لیژنەیەک یان دەستەیەکی سیاسی لە لایەنە کوردستانیەکان پێک بێنرێ بۆ گفتوگۆ و قسەکردن لەگەڵ بەغدا بەڵام ئەمە پێک نێنرا هەندێک لایەن هەبوون بە دڵنیاییەوە ناڕازی بوون و ئەمە لە ڕاگەندراوەکە و لە بڕیارەکانی نێو کۆبوونەوەکەش دەرهێنراوە لە کۆتاییە تەنها ڕاگەندراوێک هەبوو و بەس لە کاتێکا پێم وابێ بڕیارە شاندێکی عێراقی بۆی هەیە سبەینێ شاندی سیاسی شە بە دڵنیاییەوە سەردانی هەرێمی کوردستان بکاوە لەگەڵ لایەنە سەرەکیەکاندا هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە پێشەموشیان پارتی دیموکراتی کوردستان کۆ بێتەوە ئەم قسە سیاسیەی کە بەغدا هێناوێتی بۆ هەرێمی کوردستانیان ئەیهێنێ بۆ هەرێمی کوردستان تا چە نەکرێ ئەم پرسە داراییە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هیچ نەبێ بۆ ماوەیەک چارەسەر بکە دیار نییە من هەموو پرسانە ڕاستیەکەی وا کۆمەڵک قسەی دیکەش لەبارەی بژاردەکانی بەردەم هەرێمی کوردستان لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەتکێشانی کوردستان بە ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانن دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەری کاک دکتۆر بێستونیش لە هەڵەبجەوە لەگەڵمایە دیارە حزبی زەحمەتکێشانی کوردستان ئەمڕۆ لە کۆبوونەوەکە بەشدار بوو کۆمەڵی دادگەریش بەشدار نەبوو من بەمە بەست ویستم قسە لەگەڵ دوولایەنە بکەمێکیان بەشدارێکیان بەشدار نەبوو کاک شوان دکتۆر بێستون سڵاوتان لێبێ هیوادارم زۆر باش بن بەخێر بێن بۆم گفتوگۆیە کاک شوان لە ئێوە دەست پێەکەم لطفت هەیە لطفت هەیە ڕێزت هەیە ئێوە بەشدار بوون کاک شوان وەکو حزبی زەحمەتکێشانی کوردستان پێم وابێت جێگری سەرۆکە سکرتێرە حزب لەوێ بوو چی گوزەراوە بە دەر لەوەی کە ئێمە لە ڕاگەندراوەکە بینیمان بە دڵنیاییەوە قسە لە باری ڕاگەندراوەکە شەکەین بەڵام شتی بنەڕەتی تر قسەی دیاری کراو لە کۆبوونەوەکە چی بووە چی گوتراوە زۆر سوپاس سڵاو بۆ بینەران بۆ میوانە بە ڕێزەکە دەستان خۆش بێت ئەمڕۆ بەڵێ ئێمەوەکۆ حزبی زەحمەتکێشان بەشداریمان کرد کاک بێکەس قادر ئەندامی مەکتەبی سیاسی بە نوێنەرایەتی حزبی زەحمەتکێشان ئامادەی کۆبوونەوەکە بوو دیارە کۆبوونەوەکی سیاسی بووە و کۆبوونەوەکی تەشاوری و مناقەشەی بابەتێکرا کە تایبەتە وەکو جەنابەت لە پێشەچێکت قسەت لەسەر کرد کێشەی موچەی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵێ
کاک شوان بەڕاستی پێم وابێ ئەنی گونجاوە گەرم قسێ بکەم پارتی دوێنێ تقریبان قورس دەستیدای ئەم کۆبوونەوەیە و قسەکانی سەرەتا زانیاریەکانی سەرەتایی ئەوە بوون کە پێدەچێ مەسعود بارزانی خۆشی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکاتی کۆبوونەوەکە بکە بەڵام تەنها 4 کەسی یەکەمی حزب لە 43 حزب وەکو کەسی یەکەم بەشدار بوون بۆچی کۆبوونەوەیە کە یعنی ڕای بەشێکی باش لە خەڵک ئەوەیە کە کۆبوونەوەیەکی گرنگ بووە لەبارەی پرسێکی گرنگ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بووە و ڕەهەندی ینی جگە لە ڕەهەندە داراییەکەی ڕەهەندی سیاسیشی هەیە بە دڵنیاییەوە ئێوەش ئاماژەتان پێیە بەڵام بەڕاستی بەو قەبارەیە نەبوو کە چاوەڕوان نەکراوە پارتی دیموکراتی کوردستان ویستی بەو قەبارە و ئاراستەیە بێ بۆی بتوانن بە بڕیارێکی دیاری کراوە بێنە دەرەوە. وڵات لە ڕاستیە گرینگە باس لە هۆکاری کۆبوونەوەکە بکەین گرینگە باس لە دەرەنجامی کۆبوونەوەکە بکەین گرینگە باس لە پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بکەین گرینگە باس لە لێکەوتەکانی بڕیاری وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال بکەین ئەمانە گرینگن. من کاکشان پێم وتی بیدا دوتم چی گوزەراوە لە کۆبوونەوەکە پێم بڵێ سەرباری ڕاگەندراوەکە لە کۆبوونەوەکە چی گوزەراوە چی گوتراوە لەو بارانەوە پێم وتی کۆبوونەوەکە وەکو باسم بە کورتی باسم کرد ببورە دەنگدانەوە جۆم لە دەنگ هاوڕیان بۆی کەسکەن بۆی دەنگدانەوەی کۆبوونەوەیکی بەڵێ کۆبوونەوەیکی گرنگ بوو لە کاتێکی گرنگا بوو چونکە ڕۆژی چوارشەم وەزارەتی دارایی عێراق پرسێکی چارەنووسسازی ورژان و بابەتێکی خستە سەر میدیا کە کاردانەوەی زۆر گەورەی لە ناو کۆمەلگای کوردیدا هەبوو ئەویش ڕاگررتنی 8 موچەی ساڵی 2025 ئەوە پرسێک نەبوو ینی بە ئاسانی مامەڵەی لەگەڵ بکرێت چونکە ئەم بابەتە جگەلەوەی بابەتێکی دارایی پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکەوە هەیە ئێمە لە مانگەکانی ڕابردوو کێشەی دواکەوتنی موچەمان هەبوو لە مانگێکە کە ئەبووە کێشەیەکی گەورە بۆ ژیانی فەرمانبەران و هەموو موچەخۆران لە کاتێکا وەزیری دارایی عێراق دێ ئەڵێ تەواو پشکتان نەما بۆ 8 مانگی داهاتوو ئەمە بابەتێکە ینی بە جۆرێک لە جۆرەکان شێواندنی کۆمەلگای کوردی و شێواندنی حکوومەتی هەرێم و تێکدانی پرۆسی سیاسی و هەموو شتەکان لەمەوە سەرچاواگرێ ینی ئەمە بابەتێک نەبوو وا بەسانەیی مامەڵی لەگەڵا بکرێ لە ڕووی سیاسیەوە ینی ئێمە پێمان وایە ئەم بابەتە ئەوەندەی سیاسیە ئەوەندە ڕەهەندی مالی و ئیداری و ژماریاری نییە بەڕاستی چونکە ئێمە دەزانین میزانی عێراق بۆ 3 ساڵ دیاری کرا و لەو 3 ساڵ ڕێکەوتن کرا لە سەرەتایی ساڵە وەزیری دارایی حکوومەتی هەرێم وەکۆڵێ مژدەیدا بە فەرمانبەران لە بۆ ساڵی 2025 من ڕێکەوتنمان کردووە ڕێکەوتنەکەش ئەوەیە نیوەی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان ماگانە ئەدرێ بە حکوومەتی فیدرال کە تەسەورەکەین ئەو ڕقەمانی بڵاویان کردەوە 8 ملیارە لە بەرامبەردا حکوومەتی مرکزی ملزەم کراوە چ بە یاسای میزانەی ئەو 3 ساڵە چ بە بڕیاری محکەمەی ئیتیحادی و چ بەپێی ڕێکەوتنە ئیتفاقە سیاسیەکانی لە چەند ساڵی ڕابردوو کراوە ئەمە دەبواە حکوومەتی ئیتیحادی کامل ئەم ساڵ موچە بۆ فەرمانبەران بنێرێ و چیتر سەرێشەش بۆ فەرمانبەرانی هەرێم دروست نەکە ئێمە دەزانین لە مانگەکانی ڕابردوو لە ساڵەکانی ڕابردوو حکوومەتی عێراقی بەڕاستی وەکو کارتێکی فشاری سیاسی موچەی بەکارهێنا محکەمە ئیتیحادی دڵخۆشکەریەکی بڵاو کردەوە کە ئیتر مامەعنا ئەم کەیسە لە بابەتێکی سیاسی دەرەکرێ ئەکرێ بە بابەتی ژمێریاری و حەقی ملەتی کورد لە میزانی عێراق و باش کاکشوان ئەم وردەکاریە داراییانە بە دڵنیاییەوە ئەگەر دەرفەتە بوو باسیەکەین بەس من یەک شتم پێ بڵێ وەکوتم قەرار بوو کۆبوونەوەکە لە ئاستێکی باڵایە بێ و خودی مەسعود بارزانی سەرپەرشتی کۆبوونەوەکە بکە لەلایەنی پارتی دیموکراتی کوردستانەوە بە دڵنیاییەوە وەخۆشت ئەڵێ پرسێکی سیاسی گرنگە گەورەیە بەڵام بۆچی حەجمی کۆبوونەوەکە بەو شێوەیە نەبوو کە ئەبوو ببێ وەکۆی ئێوە باسیەکەن من ڕەنگە لێرە نەتوانم وڵامێکی دقیقی ئەم پرسیارە بدەمەوە چونکە پرسیارە بەڕاستی پەیوەندی بە کەسی یەکەمی حزبەکانەوە هەیە
ئێمە بۆ خۆمان وەکو زەحمەتکێشان بەڕێز هاوڕێز سکرتێری حزب لە سەفەری دەرەوەی وڵاتە ئەمە بۆیە بە ئەندامێکی مەکتەبی سیاسی بەشداری کۆبوونەوەکەمان کردووە بەڵام بە نظری ئێمە هەر حزبێک بە هەر شێوازێک بەشداری کردوێ ینی بەشداری کردووە. ئێستامە وەفدی یەکێتی نیشتیمانیمان بینی دوو ئەندامی سەرکردایەتی بوو بەڵام ئەوە تعبیر لە یەکێتی نیشتیمانیەکە بەنسبەت ئێمە بەنسبەت ڕایگشتی واتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری لە کۆبوونەوەکە کردووە. قسەکە کەمتر لەسەر ئاستی وەفدەکەیە بە قەنەعەتی ئێمەش دەبوایە ینی ئاستی بەشداری زیاتر بواە فراوانتر بواە و حتا لەوەش زیاتر ئێمە پێمان وابوو ئەو کۆبوونەوەی کە دوێنێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا کوت لە کوردستانیەکان بەکە معارەزە و بە دەسەڵاتەوە کە پێکەوە لەوێ کارێکی باشیان کرد ئێمە دەستخۆشیمان لێکردوون دەبواە و حیزبانە لێرش بەشدار بوونە چونکە ئەوان بە ڕسمی لە بەغدا پێکەوە بەشداریان کرد ئێمە لە بەغدا بێ چی بکەین دێمە سەر و پرسش بە دڵنیاییەوە کاک بێستون کۆمەڵ بۆچی بەشداری نەکرد لە کۆبوونەوەیە کە بەڕاستی وەکو کاکشوان و بەشێک لە لێکدانەوەکانی ژەڵێن لەباری پرسێکەوەیە گرنگە ینی پرسێکە هەم ڕەهەندە داراییەکەی و پرسی سامانی سروشتی وانەیە و ڕەهەندی گەورەی سیاسیشی هەیە کۆمەڵ بۆچی بەشداری نەکرد بەڵێ بەناوی خۆی بەخشەندەی میێرەبان سڵاو بۆ جەنابەت بۆ میوانی بەڕێز و سڵاوە بینەرانی بەڕێزیش دیارە کۆمەڵی دادگەری کوردستان زۆر بە ڕوونی زۆر بە ڕاشکانە بەشداری لەو کۆبوونەوە نەکرد و کۆبوونەوەیە چونکە کۆبوونەوەیەکی یەکەم بێ ئەجندا بوو بەبێ ئەوەی کە ڕاوێژ بکرێت لەگەڵ لایەنەکانی ڕاستە و خۆ لایەنێک وەک ئەوەی کە هەرێمی کوردستان تعبیر بێ لە یەک لایەن و کێشەکانی هەرێمی کوردستان ئەمڕە بینیمان یعنی هەرێمی کوردستان و بەغدا کێشەیان نییە ئەوەی کە لایەنێک لە هەرێمی کوردستان کە پێی وایە ئەو بەڕێوبەری هەرێمی کوردستانە و کێشە هەیە ئێمە ئەزانین کێشەکان بەو جۆرە چارەسەر ناکرێت کاتێک کە تۆ ڕۆژ بە ڕۆژ کێشە خەیتە سەر کێشە و کێشەکان لە بریەوەی کە قەبارەکەی بچوو بکەیتەوە قەبارەکەی زیاد دەکەیەوە پانتایەکەیشی فراوانەکەی ئەمە ئەو ڕێڕەوەمان پێ ئەو ڕێڕەوە نیشانی هەموو لایەکەدا پرسە سیاسیەکان پرسە ئیداری و داراییەکان لە عێراق و هەرێمی کوردستان پێویستە سەنگێکی مەحەک و حەکەمێکە بێ لە بینیان کە ئەو حەکەمە بێدێگلایی بکاتەوە وەلایەنەکانی بەرپرست چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان بێن ڕازی بن بەو نێوەنگیریە بەو حەکەمایەتی کە باشترین حەکەم دەستوری عێراقەوە باشترین عێراق دەرچوون ئەمە لە بینی کە دەسەڵاتدارن ئەوانە ڕایانگەاندووە کە ئەوان پابەندن بەو باشە دکتۆر بێستون منەویست ئەوە بڵێم کە شەڕەکە لە بینی دوو یاریزانایە یاریەکە لە بین دوو یاریزانایە سێ حەکەم لە نێوانیانایە بەڵام پیان چارەسەر ناکرێت دەستور وەکو حەکەمی سەرەکی یاسای بودجە وەکو یەکێ لە لایمەنەکان بڕیارەکەی دادگای فیدرالی وەکو لایمەنەکەی دیکە بەردەوام هەردووکیشان لە ئۆفسایدان کاکە ڕەنج ئێمە گرنگترین شتەوەیە عینادی لە هیچ کاتێکە عینادی نەچووەتە سەر و هیچ ئەوانەی کە هیچ یەکێک لە سەردەمی بە درێژایی مێژوتاوەکو ئێسا هیچ لایەنێکی عیناد هیچ کەسێکی میعنی خۆ بە هەموو شتێکزان و خەڵک بە هیچ زان هیچ کاتێنەی بردوێتەوە هیچ کاتێکیش نەیتوانیەوە هیچ دەستکەوتێ بەدەستبێنێ نە هەرێمی کوردستان بە عینادی توانێت دەستکەوتەیە یعنی ماف بەدەستبێنێ نە عێراقیش توانێت بە عینادی بێت خەڵکی کوردستان مۆنۆپۆڵکا و هەمووی بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و حکومی خۆی تا بچەسپێنێ ئێمە مێژوو شای دەبوو ئەوە بۆیە پێویستە هەرێ دەست ئەو لایەنانی کە ئێستا لە بەغدان لە کورد یعنی لایەنەکانی یەکێتی و پارتی لەکە لە بەغدان و وەزیر و مدیر عام و لە هەموو جمگە دەسەڵاتەکانە لە بەغدایان من پێم وایە ئەمانە لە ڕۆژگاری دوای 2023 تاوەکو ئێستا زۆر بە پەرۆژ بن بۆی عێراقێک دروست بێ و عێراقی حکوومەتێک بکەوێتە سەر پێی خۆی و حکوومەتێک لە عێراق بێ و ئەمانیش سوودی لێوەربگرن ئەو حکوومەتیان دروست کرد هەر ئەمان بوون ئەو حکوومەتیان دروست کرد هەر ئەمان بوون
دکتۆر بێستون دێمە سەر ئەوەی کە لەمە دوا کورد بە چ فۆرمێک سیاست لەگەڵ بەغدایە بکات بەپەلەپەلە چون حیمایەکانیان لێوەرەگرتنەوە دێمە سەر ئەو فۆرمی پەیوەندیەی کە بەڕاستی وەکو لە پێشێکەکە وتم ئەم پەیوەندی ئەم کێشەیە لە بین هێرمی کوردستان و عێراقا گەیوە تەواو ئەمە گەیوە دێمە سەری بەڵام وتە دەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ کرا بێ ئەجێندا بوو پێت وایە کۆبوونەوەیەکی ئاوا لەبارەی پرسێکی گرنگەوە ئەبوو ئەجێنداکەی چی بێ؟ یەکەم ئەو کۆبوونەوەیکی حیزبی بوو حیزبێکی سیاسی دیاریکرا و دێت لە بارەگای حیزبی خۆی سەرۆکەکە یار تااقەتی نییە بێتە ناو هەولێر و بڕواتە ناو دامەزراوەیەکی فەرمی نیشتیمانی ئەمەریەمە کە ئێمە چەند دامەزراوەیەکی فەرمیمانەیە چە دامەزراوەی حکوومەتمانەیە سەرۆکایەتی هەرێممانەیە پەرلەمانمانەیە کە ئەوان بەداخەوە لەبەر بەرژەوەندەکانی خۆیان وە بەو تەزویر و گزی و ساختەکاری کردیانیان توانی بیخەنە سەر پێ وەیە یعنی یەکەم ئەوەی کە تۆ دێی تەنانەت شوێنی کۆبوونەوەکە شوێنێکی تر ڕەوا نبینی کە جگە لە بارەگا چواردەورەخەکەی خۆت کە لەوێ بیکەی ئەمە یەکەم هیچ ئەجندایەکی نەبوو لەوەی کە تۆ دێ یعنی حیزبێک دێ هەموو حیزبەکانی هێنێ و کێشەکانی بەغدا و لەگەڵ حیزبەکان چارەسەرێکا لە کاتێکا تۆ کۆمەڵێکی زۆر دامەزراوەتەیەوە ڕەخنە لە خەڵکە گریکە بڕێز و نازانم حساب نەکردن و چی بۆ دامەزراوەکانی خۆیان ناگرن لە کاتێکا تۆ خۆت گەورەترە بینی لە هەرچی دامەزراوە هەیە و خۆت بەوە بینی کە تۆ خاوەن و کەسی یەکەم و قسەکەری کۆتایی و سەرەتای هەموو خەڵکی لەم کوردستانە و تەنیا تۆ هەیت و خەڵکی تریش هەمووی خزمەتکارن لە خزمەتی توابێ بەڕاستی ئەم عەقڵێتە بە هیچ جۆرێ ناتوانێت هیچ پێشکەوتنێک لە بەدەست بێنێ و ئەم عەقڵە کورد بەو فۆرمە ئەتوانێت بچێتە بەغدا و لە بەغدا کاریگەری هەبێ ئەوەی کە لە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە کە دەرچوو بینیمان ئەوەی هەموو کورد پێکەوە بوون و هەموو کورد بۆ خەمێکی نیشتیمانی بۆ خەمێکی گشتی پێکەوە بوون کاکە ئەبێ کورد بێت سەرەتا ئێمە چەند جاری تر وتوانە ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە سیاسەتی من هەموو تۆ لە خزمەتی کۆتایی پێبێت ئێمە پێکەوە هەین پێکەوە کوردستانمان ڕزگار کردووە پێکەوە قوربانیمان داوە پێکەوە خەباتمان کردووە دکتۆر شەیدمان دێمە سەرەوەی کە کورد دەبێت چی بکات هەڵبژارنینەوە و دوومان بە دڵنیاییەوە دێمە سەرەوە پێکەوە سەرۆکایەتی هەموو ئەمانەمان پێکەوە کرد باشە دێمە سەرەوە ئەوەی کورد پێکەوە چی بکات بە دڵنیاییەوە دێمە سەرەوە کاک تۆ دێی بۆ نمونە دێمە سەری دڵنیا بە دێمە سەری دڵنیا بە دێمە سەری کاک شوان محەممەد لە ڕاگەندراوی لایەنەکانە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەڵێ گفتوگۆ بە بژاردە زانین بەڵام بژاردی دیکەش کراون لە بەردەممانان پێش ئەوە بەڕاستی مادەم ئەم پرسەی تر تەواو ڕووە سیاسیەکەی خۆی بە تەواوەتی دەرخست لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە عێراقا گفتوگۆی جددی سیاسی بۆ چارەسەرکردنی ئەم پرسە پێگەیشتووە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بینین ئەوە بژاردەی یەکەم وا دیارێشتان لای لانە سیاسیەکانی کوردستان هیچ نەبێوانەی ئەمڕۆ لە پیرمان بوون گوایە گفتوگۆیە دەستخۆش من بەر لەوەی وڵامی دقیقی پرسیارەکەی جەناب بدەمەوە من لە حەزەیەک بکەم لەسەر قسەکانی بەڕێز کاک بێستون دیارە بە تاکید ئەم کۆبنەوەکی حزبی بووە و دەبێت لە بارەگایکی حزبیش بێ بەڵام من یەک سەرنجە دەم دوێنێکە کۆمەڵێک قسە لە بارەی ئەم کۆبنەوەی کرا و وترا سەحبەکەینەوە وترا واکەین و تونند و تیژی بەڵام ئەمڕۆ کە چوینە کۆبنەوەکان لەوێ نەچوینە ژێر باری هیچ ئەجندایەکی ترەوە ئێمە پێمان وایە دەبێت بە هادئی بە ئارامی بە سیاسەتێکی یەکگرتوانە سیاسەتێکی حەکیمانە سیاسەتێکی جۆرێک لە دیبلۆماسیانە بەرامبەر هەر ئاڵنگاریەک بۆستینەوە کە ڕوبەڕوومانە بێتەوە ئەمە یەک دوام کاتێک کە باز لە یەکگرتووی و یەکدەنجی و یەکریزیەکەین دەبێت ئەوە تێبگەین ینی شەرت نییە ئەوەی من ئەمەوێ ئمڕۆ چل حزب لەوێ بووە چلوسێ حزب بەشداری کردو ئەوەی من ئەمەوێ ئەوە جێبەجێ بێ ئەمە ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە زۆر بەڕوونی ئەمە بەرجەستە بوو ئەمە یەک دوو ئێمە وەکو حزب ئەمە دوانێ باس کرد کاک شوان وەڵام من لەسەر ئەوەی یەکەمیش قسەیەکم هەیە وتت ئێمە نەچوینە ژێر هیچ ئەجندایەکەوە بۆ ئەجندایەکە بوو لە کۆبوونەوەکە
دوێنێ قسەی زۆر ئەکرا لەبارەی کۆبوونەوەکەوە بەڵام ئێمە پێمان وابوو ئەوەی ئەمڕۆ ڕاگەاندراوەکەی ئەمڕۆ وڵامدەرەوەی هەموو ئەو پرسیارانەیە کە تێڕوانینەکەی بێستونیشی جواب داوەتەوە ئەمە یەک حالەتی تر ئەوەیە کە کاکشوان بەجێ مێڵە ئەویسترا چی بکرێ لە کۆبوونەوەکەیەوە مەسەلە نەکرا ئەو لایەنانەی دیکە نەچوونە ژێر ئەجێنداکەوە بۆ نمونە ئەم مەسلەی گوای ئەنجومەنێکی سیاسی دروست بکرێ وڵامەکەم نەنا قسە لەسەر ئەنجومەنی سیاسی نەکراوە ئەجندای کۆبوونەوەکە تایبەت بوو بە مەسلەی بڕینی موچەی خەڵکی کوردستان و لەسەر ئەم بابەتە مناقەشەکرا من قسەکەی من ڕوون بوو دوێنێکە لە ئەعلام زۆر شت باس کرا بەڵام ئەمڕۆ نەتیجەی کۆبوونەوەکە پێچەوانەی هەموو قسەکانی دوێنێ بوو حیزبە کوردستانیەکان کۆبوونەوەیەکی سیاسیان کردووە پاڵپشتیان لە کوت لە کوردستانیەکانی بەغا کردووە و داوایان لە حکوومەتی عێراقی و لە کۆمەلگای با بڵێن دەسەڵاتداری ئیتیحادی کردووە کە بە حیوار و گفتوگۆ چارەسەری کێشەکان بکەن کەواتە کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی باش بووە. اینجا تۆوتت پرسەکە سیاسیە ئەم ڕۆژە و لایەنە سیاسیانەی هەرێمی کوردستان بەڵێ بژاردەی یەکەمیان بە گفتوگۆ زانی و وتیان ئەمە باشترین بژاردەیە خۆ ئەوانەی دیکەش لە بەردەمماندا هەن ئەم گفتوگۆ سیاسیە گەورەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە دروستە بێ من بەڕاستی باسی گفتوگۆی لیژنە و لیستی موچە و داهاتی ناوخۆ و نازانم چی ناکەم گفتوگۆیەکی سیاسی بۆ چارەسەرکردنی بۆ لێکردنەوەی ئەم شووتیە پێگەیشتووە تاوە پێگەیشتە بێ لێ بکەینەوە شیرین بووە بێ بیخۆین باشە دەست خۆش بێ پرسیارەکان پرسیاری جوانن وردن ئەگەر ئینسان بێوێ مامەڵی لەگەڵا بکاتوانێت جوابی جوان بداتەوە من هەوڵەدەم ئەگەر یارمەتیم بدەیت بابەتەکە بۆ ئەقارەیە بەرین ئەوەی لە سۆسیال میدیا لە دوو ڕۆژی ڕابردوو باس کرا ئەوەندەی قسە لەسەر بەشداری و بەشداری نەکردن و مەسایلی تر هێنرایە ناو ئەم بابەتەوە ئەوەندە قسە لەسەر بابەتە جدیەکە نەکراوە ئێمە ئەمانەیە ئەقاری قسەکانمان گفتوگۆکەمان بە ئەقارێکا بەرین کە بینەر لێمان حاڵی بێ و خەڵک تێبگا ئەمڕۆ کۆبوونەوەکە چی گوزەراوە بۆچی کراوە بۆ بەشداری ئێمە بۆ بەشداریمان کردووە ئەمە بەستمان چیە ئەم شتانە ڕوون بکەینەوە سەرنجام موچەخۆرانی هەرێمی کوردستان بە چه ئاراستەیەک ئەگەن ئایا موچەکان کەی بۆ دێ لە ڕاستیە لە هەرێمی کوردستان کێشەمان زۆرە مەشاکیلمان زۆرە و بە بەردەوامیش سەرڕای ئەو مەشاکیلانەی کە دوو هێزی دەسەڵاتدار لە 30 ساڵ 34 ساڵی ڕابردوو بە تەرەکوماتەوە دروستیان کردووە کێشەی تریشمان بۆ دروستە بێ خۆتان نەزانن حکوومەتی ئیتیحادی لە بەغا کۆمەڵێک بربەست بۆ هەرێمی کوردستان دروستەکە زۆر ڕوون و ئاشکرایە ئەمە پەیوەندی بەوە نییە پارتی دەسەڵاتدارە یەکێتی حاکمە چێ ئۆپۆزیسیۆنە ئەمە پەیوەندی بەوەیە لە بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان سەغرا کۆسپی زۆر گەورە دروست دەکەن لە چەند ساڵی ڕابردووش ئەمەمان بینی و ململانیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداش تەنها ململانەیەکی اقتصادی نییە بەقەد ئەوەی ململانێکی سیاسیە و بارگراوندێکی مێژوویی هەیە کێشەکانمان عمقی هەیە و بە ئاسانی چارەسەر نابن ئەمە پەیوەندی بە مادەی 140ەوە هەیە پەیوەندی بە تێڕوانینی دەسەڵاتدارانی دوای سەدام حوسێنەوە هەیە لە عێراق پەیوەندی بە ململانی ئەقلیمی و نێودەوڵەتی و دەستێوەردانی تورکیا و ئێرانەوە هەیە پەیوەندی بە بوونی کورد و واقعی کورد لە پارچەکانی ترەوە هەیە ئەمانە کۆمەڵێک بابەتن هەرێکە و بە جۆرێک لە جۆرەکان یەکتری تەواوەکەن ئێستا ئێمە لە بەرامبەر کێشەیەکین کێشەکە بریتە لەوەی حکوومەتی اتحادی پەیامێکی ناردووە ئەڵێ من چیتر موچەت بۆ نانێرم لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم کورد کۆمەڵێت تەنەزولاتی گەورەی لە ساڵانی ڕابردوو پێشکەش بە حکوومەتی عێراق کردووە ئەمانە هەمووی کراون ئێمە ئێستاە قسەکەمان لەسەر گەندەڵی و ناشەفافی حکوومەتی هەرێم نییە بەقەت ئەوەی تایبەتمەندی بە کەیسێکە دێن ئەویش بریتە لە ڕاگررتنی قوت و موچەی خەڵکی کوردستان ئێمە وەکو حزبی زەحمەتکێشان کە دەچینە بەشداری ئەم کۆبوونەوەیەکەین بەو ئامانجە دەچین یەکریزی بۆ کورد تەواو بکەین پاڵپشتی لە کوت لە کوردستانیەکانی بەغا بکەین و بەغا بڵێن بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر کێشە گەورەکان ئێمە یەکڕاین هاوڕاین لەگەڵ یەکین و یەک تەواوەکەین ئەگەر بێتە سەر ئەوەی
قسە لەسەر حکوومەتی هەرێم و گەندەڵێکان بکەین ئێمە لە کۆنگرێ خۆمان کە ئەوانیشمان داوات کرد ئەڵێن حکوومەتی خۆ بەڕێوەبەری کورد لە باشووری کوردستان ئەوانە هەمووی ڕوونە ئەوەندەی گەندەڵی هەیە ئەمە ڕوونە ئێوە حزبێکن شتەکانتان جیا کردوتەوە ئەزانن ئەمە چیە و ئەوەی دیکە چییە ئێستا پێم بڵێ ئەم لایەنانەی ئەمڕۆڵێن گفتوگۆ باشترین بژاردەیە بەڵام بژاردەی دیکەشمان هەیە بە ئاسانی پێم بڵێ گفتوگۆی سیاسی لەبەن یاریمی کوردستان و عێراق کرد لەبارەیەم پرسە ئەمە یەک دوو بژاردەی دیکە چییە ئەمڕۆ چی باس کراوە لە کۆبوونەوەکە بە کورتی با کات بەمەوە باشە دەستخۆش بژاردەی یەکەم کە گفتوگۆی سیاسیە ئەگەر ئێوە تەمەشا بکەن لە ڕابردووش زۆربەی هەرە زۆری کێشەکان بە گفتوگۆی سیاسی چارەسەرکراوە ئەمە بۆتە جۆرێک لە ئەمری واقع لە عێراقا کاتێک کە کێشەکان لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ژمێریاریەوە بە بنبەستەکە لە بابەتی سیاسیەوە چارەسەرەکرێ ئی دووەم بژاردەکان چین ئێمە وەکو ملەتی کورد لە عێراقا ئیتفاقمان کردووە ڕێککەوتوینە دەنگمان بە دەستوری داوە کە دەستورەکە فیدراالێتی داوە فیدراالێت کۆمەڵێک خاڵ و بابەتی لەسەر بینا کراوە ئێمە دیفاکتۆی نەتەوەیشمان هەیە جوگرافیانیشمان هەیە ئێمە ئەمانەوێ ممارەسە حەق و دەسەڵاتەکانی خۆمان لە هەرێمی کوردستان خۆمان بیکەین و چیتر چۆن ئەڵێ دیکتاتۆریێت و دەسەڵاتی بێگانە و ئەوە لەسەرمان نەمێنێ ئێمە خەباتمان بۆ نەکردووە ملەتی کورد تێکۆشانی بۆمە نەکردووە ئێستاکە ئێمە لە وەکو جەنابەت باست کرد بەشێ لە کێشەکان بە بنبەست گەیشتووە کۆمەڵێک کێشە حەلکران لە ماوەی ڕابردوو ئەم کێشەی مالیە هەرمایەوە هاتە تا گەشتە ئێرە و لە ئێستا تەقیەوە من پێم وایە ئەم جارە هەنگاوێک ئەچینە پێش لەوەی کە جۆرێک بە بنبەست گەیشتن هەیە هەر لە بابەت ئەم بابەتە ئەمڕۆ حکوومەتی مرکزی و تیاری تەنسیقی بڵێن ئەوەی کە پێکەنەری حکوومەتە لە بەغا ڕایانگەاندووە کە وەفدێکی دەسەڵاتدار ئەنێرنە هەرێمی کوردستان بۆ چارەسەکردنی ئەم کێشەیە کەواتە بابەتەکە بابەتێکی سیاسیە بەر لەوەی ئەقسادی ئابووری و ژمێریاری بێ ئەمە لە لایەکی تر ئێمە ئەمانەوەیە کێشەکەمان هەل بێ یان ئەوە تا باڵێنە جەدەلێکی ناوخۆیی خۆمانەوە کۆمەڵێک کێشە بۆ خۆشمان دروستکەین سەرباری ئەوەی کە حکوومەتی مرکزی بۆمانی دروست کردووە ئێمە وەکو حزبی زەحمەشا ئەمانەیە بۆ ئاراستەیە بیبین ئێستا کێشەیەکی معەن هەیە قسە لەسەر ئەو کێشەیەکەین و بابەتەکانی تر لە کاک دکتۆر بێستون کێشەیەکێ ئەبێ هەمووان دەستی بەنێوە چارەسەری بکەن لە بریەوەی بێین جەدەل لە هەرێمی کوردستان دروست بکەین بژاردەی گونجاو بۆ کورد بۆ هەرێمی کوردستان چییە؟ ئەمڕۆ بژاردەکان باس کراون لە ڕاگەندراوی لایەنەکانە خۆگەر ئەوانیش باسیینەکەن بە دڵنیاییەوە لە چوارچەوەی سیاسەتارە بێ باز لە بژاردە بکەی بژاردەی گونجاو هەرێمی کوردستان کورد ئێستا ئیشی لەسەر بکات جا لە هەرێمی کوردستانەوە بێ یان لە بەغدا بێت چییە؟ وڵی کاکە ڕەنج پێشەوەی جابی جەنابەت بەمە پرسیارەکە یعنی کاک شوانی بەڕێز وا قسە کاکە ئێمە بۆ نمونە ئێسا بەغدا خاڵیە لە کورد و بەغدا تەواو کۆتایی بەوەیە ناوە کورد نابێت لە حکوومەتی عێراقۆمانە بەشدار بێت کاکە ئێسا چێ هاوپەیمانی ئیداری دەوڵەتی دروست کرد ئیتاری تەنسیقی دروستی کرد لەگەڵ یەکێتی و پارتی دروستیان کرد و لەگەڵ یەک دوولایانی سنی دروستیان کرد ئەمانە بوون هاوپەیمانی ئیداری دەوڵەت و محەممەد شیع سوودانیان کرد بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری کوردیان دانا وەزیری سونەیان دانا سەرۆک کۆمار بۆ کورد بوو سەرۆکی پەرلەمان بۆ سونە بوو ناچمەوە سەرەودا بەشکاری کە هەیە ئێمە ئەو وەزیرە کوردانە لە بەغدا یعنی ئیشیان چییە؟ یعنی وەزیرەکەی ئێمە کاتێک ئێمە وەزیری دەرەوەمانەیە وەزیری دادمانەیە دوو وەزیری کەمان هەیە هەموو شتێکمان هەیە یعنی ئەمانە بۆ یەک وەزیرە توانێ هەموو شتێ بکە بۆ وەزیرەکەی ئێمەی بۆ ناتوانێت شتێ بکە ئەمە ئەبێ یعنی پرسیار لەمانە بکرێ و لە لایەکی ترەوە کاکە ڕەنج ئەو لایەنانەی یعنی ئێمە کە بۆ نمونە ئێمە لەناو کوت لە کوردستانەکانین لە بەغا هەرچی خزمەت بێ بە کورد لە خزمەتی ئەو بەرژەوەندێ باڵا گشتیان کە خزمەتە بە کورد بەڵام بەڕاستی باشترین بژاردە سەرەکی ترین بژاردە تەنها بژاردە و هیچی ترەوەیە کورد ناوماڵی خۆی یەکخە ئەو لایەنانەی لێرە دەسەڵاتیان بەدەسە و لێرە حساب بۆ کەس ناکەن و هەرچی شتێک کە ئەنجامی ئەدەن بەبێ ئەوەی پرس و ڕاوێژ بە کەس بکەن ئەبێ بێن ئەمانە کاکە تۆ کە هێشتا ئەوە
چەند ساڵێک و چەند مانگێکە تۆکەیت لە دادگایەک لە پاریس کە پاریس بە حساب دۆستی یاریێمی کوردستانە تۆ لەوێ ئەدۆڕێ ئێسش دێ کەیسێکی ترەکەی ئەبەی کاری لەسەرەکەیت و ئەم کەیسەش نایەی پرس بە کەس بکەیت نایە لەگەڵ هاوبەشەکانی خۆیشت قسە بکەیت نایە ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ کرا پێویست بوو پێشەوەی بڕواتە ئەمریکا و جەنابی سەرۆکی وەزیرانی ماوە بەسەرچوو بڕواتە ئەوێ پێویست بوو باتنا لەگەڵ لایەنەکان هیچ نەبێ لەگەڵ سەرۆکی کورد لە کوردستانەکانی بەغدا قسەیان بکردایە کاکە بەنیازی ئەمەین ئەمە حاڵەتەکانێتی لێکدانەوە هەم وایە بۆ ئەوەی کە یعنی تۆ دێی لەگەڵ ئەوەیش کە ئەمە ئەنجامە دەیت تەحەداکەیت دەیت تەحەدای ئەوەکەی کە ئیتر قوبوڵی ناکەینەوە و قوبوڵی ناکەینەوە و قوبوڵی ناکەینەوە لە کاتێککە ئەیشتەوێ وەک کاکشوان وتی کۆمەڵێکی زۆر کێشە هەیە شتی هەڵواسراوەیە دێ ئەتەوێ شتی زیاترکەی کاکە تۆ وەرە حەجمی ناکۆچیەکان کەم بکەرەوە لە خزمەتی ئەوە بکە چی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان تحقیقەکە کاکەوە لە سەرەتای پەسەندکردنی بودجەوە بەغدا ئاڵێت تەوتین باشە بە ئەمانە لەسەر بیانی پێیان لەو شتێککە خۆیان دروستیان کرد و بنایە باتنایە تەوتینیان دەست پێ بکردا بیانەتە فەرم و بەغا ئەگەر تۆ ئەڵێ ئەمە بیانۆکەتە فەرمەوە بیانۆیش ببڕێن بەهەرحاڵ من بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بۆ بەرچاوڕوونی خەڵکی هەرێمی کوردستان بۆ هەردوو لایانی حکوومەتی پێکێنەری حکوومەت لە هەرێمی کوردستان تاکە بژاردە تەنها بژاردە سەرەکی ترین بژاردە و یەک بژاردەیەکە هیچی تر نییە یەکخستنی نێوماڵی کووردە و کەمکردنەوەی ئەو دوورەیە کە لە نێوان لایەنەکان هەیە کاکە ئێمە ئیسە زمانی دیبلۆماسی هەرێمی کوردستان دیارە چەند کەسێک بەڕێوەیە بە ئەبێ ئەمانە بێن ڕۆڵیان پێ بدرێت و ئەمانە تاوتوێی کۆمەڵێک وێنێری هەیە لە بەغدا ڕوو ئەدا نەک ڕوو بدا پاشان بێ ڕاکەی بۆی کەچی بکەیت ڕوونەوە تێبینیەکی سەرەکی زۆرێک لە لایەنەکانە فراکسیۆنە کوردستانیەکان نوێنەریان هەیە بە دڵنیا یعنی کورد نوێنەری هەیە لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران لە پەرلەمان فراکسیۆنە کوردستانیەکان یعنی ڕاگەندراویان هەبوو و گوتیان سەرۆکۆمار و وەزیرە کوردەکان هەڵوێستی ڕاشکاو دەرببڕن لەبارەی موچەوە هەندێک جوڵە هەیە لەو بارەیەوە ئەمە یەک دوو قسەیەک هەیە لەبارەی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان یان هەر لایەنێکی دیکە کورد بەگشتی یەکێک لە بژاردەکانی کشانەوە بێ لە عێراق لە بەغداد یان هیچ نەبێت لەم حکوومەتی ئێستا هەیە نەک لە کۆی پرۆسە سیاسیەکە ئەمە بژاردەیەکی گونجاوە عملیە کورد دەستی بۆ بەرێ کورد ئەگەر کتێبەکەی پۆڵ بدیمەر بخوێنیتەوە قەت ناتوانێت لە بەغا بکشێتەوە کورد نایەکێتی و پارتی بەدار پارتی کە زۆرترینە وێچێتیش کە لە دوای ئەوەیە ناتوانن لە بەغا بکشێنەوە چونکە ئەوان لە تەواوی هەرێ بەغا پێگەی خۆیانیان قایم کرد و بەرژەوەندەکانی خۆیانیان تحقیق کردووە بەرژەوەندێک کەسیەکان حیزبیەکان ئەو بەرژەوەندیانی کە خزمەت بە خۆیانەکە و خەڵکی تری لێبتەری کراوە بۆیان بەڕاستی ئەبێ بزانین کورد ئەکشێتەوە بە چ پاڵپشتیەکە کشێتەوە بە چ پشت ئەستوریەکە کشێتەوە بە پشت ئەستوری پێکەوەی ناوخۆی یەکشێتەوە بە پشت ئەستوری ئەوە کشێتەوە تۆ لە 2014ەوە سزای خەڵکی خۆتە دەی کاکە بۆ پارە هەیە بۆ هەرچی شتەیە پارە نییە بەس بۆ هاوڵاتی یعنی پارە بۆ هەرچی مەقەڕی حیزبی خۆیان هەیە هەرچی بەرژەوەندی حیزبی خۆیان هەیە پارەی بۆ هەیە و پارە هیچ کات نەبووەتە ڕێگر لە بەدیهێنانی هەر بەرژەوەندیەک ئەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان یعنی ئەمە حاڵەتێکە ئەبێت تۆ بیت خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆران فەرمانبەران مامەسایان هێزە لە سیاسیەکان نوێنەران نازام ئەمانە هەمووی بێ ئاشتی کەیتەوە لەگەڵ ئەو دوورخستنەوەی کە بەمەبەست کردوتە کە تەنیا خۆم و خزمەت بەخۆم و هی ئێوەش بۆ من ئەمە بەڕاستی کۆتایی هاتووە لە دنیا کۆتایی هاتووە ئێمە ئێستا بین ئەو سیاسەتی ئێستا ڕێژرێتەوە لە جیانە ئەوەیە یەکتری خوێندنەوە یەکتری قوبوڵکردن کۆتایی هێنان بە شەڕ کۆتایی هێنان بە ناکۆچی کەسکردنەوەی مەودای دووریەکان نزیکردنەوە هەموو ئەمانە ئەبێت ئەشتی تازەیە لە دنیا بۆیە من ئەمەوێ بەڕوونی و ڕاشکاوی ئەوە ڕابگەێنم ئەبێت ئێمە بین نوێنەرە کوردیەکان لە بەغا وەکوتم ناتوانن بەڵام ئەوانی ژەریەکەیان
بەرژەوەندی خۆی هەیە هیچ نوێنەرێکی کورد ڕۆژێک لە ڕۆژان لە بەغا دەریەکەنێتەوە ئێراڵێ لەبەر کورد من وازمێنە سپاس دەکەم کاک دکتۆر سپاس دەکەم بزانین کاک شوان ڕاستیەکەی لەبارەی تەسک نەکەیتەوە لەوەی کەبەکەی تۆ چیت لێداوە سپاس دەکەم کاک شوان تۆ لەبارەی ئەو بژاردانەی لە بەردەم کورد هەن و یەکێک لەو بژاردانە کە ئەم یەک دوو ڕۆژە زۆر باسی لێوە کرا ڕاستیەکەی هێشتان قسەیەک هەیە لەبارەوەی پارتی دیموکراتی کوردستان وەکو بژاردەیەکی با بڵێن بنەڕەتی سەیریەکە کشانەوە لە حکوومەتی ئێستای عێراقی پێت وایە بژاردەیەکی عەمەلیە ڕاستیەکەی پێدەچێت ئەوەی کە بەغداش وەفدێکی سیاسی شاندێکی سیاسی عێراقی دێتە هەرێمی کوردستان هەر پەیوەندی بە با بڵێن ئەوە هەبێ دۆخەکە لە بین هەرێمی کوردستان و عێراقان نەگاتە دۆخی قەتیعا ینی دابڕان بە کشانەوەی کورد هەمووی بێ یان هیچ نەبێ هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان مشکلەکە ئەوەیە ینی خەڵک بەعام لە کوردستان زۆر پابەندە بە هەواڵی موچە و زۆر ینی بە ئەم بابەتە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە ئەجینا بژاردەی کشانەوە و بایکۆتکردن و یاریکردن لەسەر ئەم بابەتانە هەموو شتی تەبیعین ئێمە تەمە ناکەین بەیانی ینی بایکۆت بکەن بایکۆتی وەزیرەکانی کورد بایکۆتی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کەن قەیچێکە سونە دەیان جار بایکۆتی کرد خەڵکی تر بایکۆتی کردووە مە شتێکی نیە بەڵام من دەبێت سەرنجتان بۆ ڕاکێشم سەرنجی بینەرانیش بۆ ڕابکێشین ینی ئێمە دەبێت تێبگەین ئێمە لە ململانین لەگەڵ عێراقا لە ململانێکی قوڵین و دەبێت تێبگەین ئەم شتانە هەمووی واردن ئەوان زەخت لە ئێماکەن ئێمە بۆ زەمان باش بێ زەخت لەوانەکەین ئەمە ڕۆژگارێک بوو ڕفراندۆممانەکەین ڕۆژگارێک بوو حسابمان بوو ڕۆژگارێک بوو سەرۆکی حکوومەت وتی عێراق مفلیسە هیچی نەماوە ینی ئەم یاریانە شتی تەبیعین لە سیاسەتا بەڵام مشکلەکەوەیە ئەم یاریە سیاسیانە ینی ڕۆ چۆتە ناو ژیانی تاک بە تاکی خەڵکەکەەوە ئەجینا لە دنیای سیاسەتا ئەم شتانە بۆ سیاسیەکان زیاتر بەجێ بژاردەی ترکە لە بەڕاستی بژاردە و یاری سیاسی ینی لە نمونەی ڕیفراندۆمت باس کرد بەڕاستی نابێت دەرەنجامی کارە سادباری لێ بکەوێتەوە هەر بەڕاستی ئەمە یاری نییە ئەنجاسە کاک دکتۆر بێستون ئەم مەسلەی بە دڵنیاییەوە غازی ئەو گرێبەستە غازیەکانی ئەمریکای باس کرد و ئەوەش جۆرێک لە نیگەرانی دروست کردووە کە پێدەچێ ئەم کاردانەوەی بەغدا پەیوەست بێ بەم پرسەوە ینی دەرەنجامەکان کە خراپە بن یاری قسەی جەنابەت تەواوکەم کاکەڕەنج ویستم ئەمە تەواوکەم بۆیە دەبێت سەرکردایەتی دەسەڵاتداری کورد لەم مەسەلانە بەرچاوی ڕوون بێت ناکرێ ئێمە ئەم یاریانە بەبێ بنەما و بەبێ پێشوەخت سیاسەتی داڕێژراوی پێشوەخت بکەین ئەجینا هەمووی تەبیعیە هەمووی ئاساییە ئەوانش لەگەڵ ئێمە کردیان هێزیان هێنایە سەرمان 16 ئۆکتۆبەر دروست بوو مەشاکلی تر دروست بوو هەمووی دەبێت تۆ هەوڵ بدەیت ڕووداوگەلەکان بە خازانجی ملەتەکەی خۆت تەواوکەی بۆیە من لێرەوە ئەیڵێم ئێمەوە پێمان وایە سەرکردایەتی کورد لەو ململانەیە فەشەلی هێناوە سەرکەوتوو نەبووە نەیتوانیەوە بەرژەوەندی ملەتەکەی بپارێزە لە ململانەکان و دەمەوێت بۆ کاکبێستون و بۆ هەموو بینەرانیشی ڕوونکەمەوە ئێمە لە ساڵانی ڕابردوو هەمیشە وتومانە ئەم دەسەڵاتە کوردیەی کە هەیە ئەوەندەی کەم و کوڕی هەیە سەریان لە خۆیان و لە خەڵکی کوردستان و لە حکوومەت عێراق شتێک داوە بەڕاستی بۆیە دەبێت یەکەم جار دەسەڵاتی کوردی خۆی ڕێک خاتەوە و استراتیجێکی ڕوون و ئاشکرای هەبێ بۆ ئەوەی کەس نەتوانێت لی دەربچێ نە من نە کاکبێستون نە ئیسلامیەک نەچەپێک ڕاستێک هەموومان لە چوارچێوەی استراتیجیمانی پێکەوە بین ڕوونە من باشی پرسی گرنگمان کرد ڕاستیەکەی ئەوەی کە بڕیارێکی سیاسی دیاریکراو لە بەرمەبنای جۆرێک لە تێگەیشتن و با بڵێن هەر لە خۆوە نەبێ ئەمڕۆ لە ڕاگەندراوی لایەنەکانە ناوی ئێوەشی لەسەرە ئەڵێ وا دیارە بەغدا ئاگای لە پێشاتەکانی ناوچەکە نییە بێ ئاگا لە پێشاتەکانی ناوچەکە ئەم بڕیارانە ئەیە پێم بڵێ من ئەمە وەکو جۆرێک لە ئەنی سەرنجی میدیایی منە وەکو جۆرێک لە ئەگەر نەشڵێم هەڕەشە بەڵام ئاماژەیەکی تایە تۆ پێم بڵێ ئێوە ئیمزاتان لەسەر و ڕاگەندراوە کردووە ئاماژەکە چی عەزێت نەبێ
ئاماژەکە بەڕاستی ئاماژەکە ئەوەیە خۆوەزعی عێراق و وەزعی ماڵی شیعە و وەزعی ماڵی سوننا دەجار لە وەزعی کورد خراپترە بەعکسەوە وەزعی کورد ئەگەر یەک تۆز ئەم حکوومەتە هەرێمەی خۆمان یەک تۆز بە خۆیان بچێتەوە و خزمەتی ملت زیاتر بکات دەجار ئێمە لەوان باشترین بەڵام ئاماژەکە زۆر ڕوونە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشهاتەکان ئەو جەبهەیە کە پێشتر هەبوو بەیتی شیعە پاڵی پێوەدا بوو ئەو جەبهەیە هەمووتان نەزانن ئێستا و جەبهەیە تێکشکاوە نەماوە گۆڕانکاری گەورە بوو سووریا نمونەی سووریا لبنان یەمەن هەمووی گۆڕانکاری گەورەن و دەبێ حکوومەتی عێراق ئەوە باش بزانێت لە ئێستاە خەڵکی کوردستان لەگە خەڵکی کوردستان تێکی بدا و بیگەێنێتە کۆتایی وا بە ئاسانی بۆیان ناچێتە سەر ئێمەش دیفاکتۆمانەیە ئێمەش ملەتێکین جوگرافیای خۆمان هەیە هەموو شتێکمانەیە دەست خۆش دەکەم بۆ پرسیارەکانت پرسیاری زۆر جدی بوو گەلێک مەمنون کاکە دکتۆر بێستون بەڕاستی پێناچێت سەرکرداتی سیاسی کوردستانیش ئەگەر وا بێ ئەم جارە هەر لە خۆیەوە هەندێک شتی کردبێ لە نمونەی گرێبەستەکانی غاز لە ئەمریکا ئەوە نییە پێشاتەکانی ناوچەکە وەکو کاکشوان وەکو ڕاگەندراوی لاەنە سیاسیەکانی ڵێن بە شێوک لە شێوەکان لە خزمەتی کووردە لە ناوچەکە لە خزمەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بەو لایەنەی کە جاران پیانەوت تەوژمی شیعی ڕەوتی شیعی هیلالی شیعی چوزانم چی ناوەنەیت ناوینێ کاکە ڕەنجکان خۆی هەرێمی کوردستان وازانەیتر دنیا بۆ ئەم هەمووی لە خزمەت ئەمایە و خەڵکی تر دژی هەیە و ئەم دۆسی زۆرە یعنی من پێم سەیرە تۆ بە قسەی دوو سیناتۆر یەکسەر بێ دوو سیناتۆر لەوانەیە لە وڵاتەکەی خۆیان ڕۆڵێکی وایان نەبێ ئێمە ئەزانین ئەمریکا وڵاتانی تر سیستەم حکومەکە حکوومەت هەیە سیستەمەیە سیستەم شدڕێکە شخص و دوو شخص ناتوانێت قسەی لاواز بۆ بەڵام ئەمریکا دێ گفتوگۆی مارکۆ ڕۆبیۆ قسەی لەبارەوە کردوتی لەو نێوەدا ئێمە پشتگیری هەرێمی فیدرالی عێراقەکەی یعنی ترامپ کاکی خۆم ئێمە بینیمان ترامپ کێ هێنا ئیلۆن ماسک هێنا کردی بە هەموو شتێک لە ئەمریکا دوێنێ وازی هێنا دوێنێ کۆتایی پێێنا لەوێ سیستەمە بێت ئەو قسە مارکۆ ڕۆبیۆ لە شوێنی خۆی ماوە کار دکتۆر بێستون وەزیری دەرەوەی ئەمریکایە هەموو هەفتەیەک کاکی خۆم کاک ڕاستەکەی ڕواایە بەڵام تۆ نازانی هەموو هەفتەیە گوتەبێژی و کۆشکی سپی ڕایەگەێنێ کە ئێمە لەگەڵ یەک پارچەی سووریان یەک پارچەی عێراقان یەک پارچەی ئەمای ئەمە کاکەڕنج تۆ ئەبێ بێیت ئەم مەوزوعانە هەمووی بەهێزکەی وە لە بەهێزیەوە قسە بکەی نەگرەوەی کە پێت وابێ بەرامبەرەکەت کێشەی هەیەتر تۆ بێ بیقۆزیتەوە خۆ ئێمە هەرێمی کوردستان هەمیشە دۆست ئەوروپا و ئەمریکا و ئەمانە خۆیان بە دۆستی هەرێمی کوردستان زانیوە هیچ جارێک لە هیچ میدیایەکەوە ناتون دژی هەرێمی کوردستان بن بۆیە ئەبێ یعنی ڕوونتر ڕاشکاوتر ورتر داناتر بین لەسەر ئەو هەنگاوانی هەنگاو هەڵیەگرین هەنگاو بنین تۆ دێی یعنی من کە باسم کرد نەک هەمووش ئێمە قەیرانی یعنی ناکۆچیمان هەیە لەگەڵ بەغدا ناکۆچی جوگرافیمان هەیە ناکۆچی مێژوویمان هەیە ناکۆچی نەتەوەمان هەیە ناکۆچی خاکمان هەیە فعلەن بەڵام ئێسا بۆ هەمووی لە ناو بوجە لە ناو موچایە کاکە ئێسا ژیانی خەڵک لە مەترسیدایە کاکە خەڵک ژیانێکی ناخۆش ئەگوزارێنێ پارەی پێ نییە قوتی نییە مناڵی برسیە هەموو ئەمانە هەیە بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ بێین بگەینە ئەو حەقیقەتەی دووبارەیەکەمەوە سەدبارەیەکەمەوە ئەبێ ناوماڵی کوردی ئەوەندە بەهێز بێ ئەوەندە بەهێز بێ ئەوەندە بەهێز بێ هەموو شوێنەکان بێن لەمەوە بێنە ناو لە یەک دەرگاوە بێنە ژوورەوە ئێستا لە 1000 دەرگاوە دێتە ژوورەوە هەر لەناو مەبەستەکە زۆر وازحە دکتۆر بێستون کوڵایی استراتیژی یەکەم وەخیری کورد قایم بکەین یەک دەرگا بکەینەوە یەک دەرگاکە هەمومان بێ بۆیە ڕوونە قوڵایی استراتیژی کورد لە هەر شوێنێک بێ کورد خۆیەتی اینجا ئەوانی دیکە سواز دەکەم کاک دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەری لە ئەڵەبجۆ لەگەڵ مابووی کاکشوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەت کێشانی کوردستان سواز بۆ ئێوەش لە هەولێرەوە لەگەڵ مابوون
بە دوعا.